سەرنجدان بۆ چەند هەواڵەیەک ڕائەکێشم. ڕەوە بەرازێک ڕەنج و ماندووبوونی جوتیارێکی لە گۆفتەپە بە خەسار بردووە. ئێستا کێشەیەک پەیدا بۆ کێشەی سەرتاشەکانی پێڵێن. پێشتر لە هەڵەبجە ئێستاش لە سلێمانی ئەڵێن لە دوای هەشتی شەوەوە کار ناکەین. سڵاوتان لێبێت. ڕەوە بەرازێک داویەتی بەسەر بێستانی جوتیارێکدا لە گۆفتەپە و هەرچی کاڵک و شووتی هەبوو سافیان کردووە و خواردویانە. زۆربوونی بەراز لە پێدەشتەکانی گۆفتەپە بۆتە هۆکاری ماڵوێرانی بۆ جوتیاران و تەنیا لە زەوی جوتیارێکدا زیاتر لە 100 شووتیان لە شەوێکدا خەسار کردووە. عوسمان محەممەد جوتیارەکەی گۆفتەپەیە بە 1964 ورد پێچێ بەرازەکان زۆر بووبن و بەجارێک هەرچی شووتیە چنجیان کەوتووە و خواردویانە یاخود لە توپەتیان کردووە. جوتیارەکە لە مانجی پێنجی ئەم ساڵەوە خەریکی چاندن و گەورەکردنی شووتیەکانی بۆ هەر لە سەرەتاشەوە بەشێکی زۆری لە شووتیەکانی ناوی خێری لێهێناون واتە ئەیان کاتە خێر کەچی بەراز زەفەری پێبردووە و ئەوەشی بێ و نەهێشتۆتەوە. زۆرینەی سەرتاشەکانی سلێمانی چوونە لای سەندیکای کرێکاران و دەیانەوێت لەگەڵ خایەتی شار کۆ ببنەوە تاوەکو داواکاری داخستنی سەرتاشخانەکان لە کاتژمێر 8 شەو بە تەواوی ڕەت بکرێتەوە. ئەوان لەگەڵ ئەوە نین کات بۆ کارکردن و کاتی داخستنی سەرتاشەکان دابدرێت و دەڵێت سەرچاکردن و ڕیشتاشین خزمەت گوزاریەکی بەردەوامە و خەڵک هەیە تاوەکو 8 شەو دەوامی هەیە فریای سەرتاشخانەکان ناکەوێ. دەروون ڕزگار سەرۆکیلەقی سلێمانی سەندیکای کرێکارانی کوردستانە ئەو بە 1964 وێت ئەوانەی داوایان کردووە لە کاتژمێر 8 شەو سەرتاشخانەکان لە سلەیمانیدا بخرێن بێگومان ئەڵێ کەمینەن داواکەیان قبولکراو نییە لەگەڵ قایمەتیش کۆ دەبنەوە ئەڵێ بڕیاری ئێستامان ئەوەیە خزمەت گوزاریەکە هەمیشەیە و کاتی دیاریکراو نییە بۆ داخستنی سەرتاشخانەکان. نرخی زێر بەرزبوونەوەی تۆمار کردو زۆری عیار 21 کە بەرچاوترە لای خەڵک 9,000 دینار بۆ هەر مسقالێک چۆتە سەر نرخەکەی. بە شێوێکی گشتی زێری عیار 8,000 و عیار 21 9,000 و عیار 24ش 10,000 دینار بۆ سەر نرخەکانیان زیاد کراوە. بەو پێبێ ئەمڕۆ دووشەمە لە بازار زێری عیار 8 بە 813,000 دینار و عیار 21 بە 949,000 و عیار 24 بە 1,084,000 دینار فرۆشراوە. شەوکەت عەلی زێر فرۆشێکی پارێزگای سلێمانیە بە 1964 بێت لە ماوەی ڕابردوو ئەو دابەزینەی لە زێر تۆمارکرا هۆکار بوو بۆ ئەوەی خەڵکێکی زۆر بوو هاوسەرگیری یاخود هەڵگرتن وەکو سەرمایە زێر بکڕن کاتێک بازاڕە داراییەکانیش دووساری لە ڕاوچێ دەبن وە بەرهێنەران و بانکە ناوەندیەکان لە وڵاتان زێر وەکو پەناگەیەکی ئارام بۆ پاراستنی سەرمایەکانیان بەکارەهێنن ئەمەش خواست زیاتر ئەکات و نرخەکەی بەرزەبێتەوە. لە گوندەکانی ڕۆژهەڵاتەوە تاوەکو ڕۆژاوە و باکووری وڵاتیش منداڵە بلیمەتەکان کە ئیلاهی بەهرەی خستۆتە ناو قاسەکانیانەوە دێنە هەولێر و لە ئەکادیمیای ڕیال مەدرید مەشق ئەکەن. ئەکادیمیاکە پڕیەتی لە بەهرەمەندی کورد بۆ بوون بە یاریزانی پیشەگەری تۆپی پێ. ئەمە جگەلەوەی دایک و باوچان لەو سەردەما زۆر پاڵپشتی منداڵەکانیانەکەن بۆ ئەوەی پەرە بەتواناکانیان بدەن. ئارام بورهان تاکە کووردە لە تیمی ڕاهێنەرە ئیسپانیەکان لە ئەکادیمیاکە کار ئەکات بە 1964 بێت ڕێژەی فێرخوازە کوردەکان سەدانەوە تا ئەو فێرخوازانن کە لە ئەکادیمیاکە هەن منداڵی بە ئاگا و وردی تێدا لە یاریکردن. لە داهاتوو ئەکادیمیاکە دەبێتە کارگەیەکی بەرهەمهێنەری یاریزان بۆ ئەوروپا. وا بەنیازن لە مانجی 3 ساڵی داهاتوو لە ئیسپانیا تاقیکردنەوە ئەنجام بدرێ و فێرخوازە کوردەکانیش لە ئێستاوە ئامادەکاری ئەکەن چونکە هەلێکی گەورەیان لە بەردەمدایە. کاتێکی خۆش بۆ ئێوەش خواتان لەگەڵ.